ئینتەرنێت بۆ گوند و ناوچە دوورە دەستەکان دابین دەکرێت. عێراق پلانی چی داناوە و ئینتەرنێت چی بەسەردێت؟ پەیام یاسری وەزیری پەیوەندیەکانی عێراق ڕایگەیاندووە کە تا ساڵی داهاتوو تەکنۆلۆژیای کێبڵی فایبەر ئۆپتیک لە سەرانسەری وڵاتدا جێگەی خزمەتگوزاری ئینتەرنێتی وایفای دەگرێتەوە. ئەم هەنگاوە بە مەبەستی باشترکردن و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاری ئینتەرنێتە بۆ هاوڵاتیان کە تێیدا پشت بە تۆڕێکی زۆر خێراتر و جێگیرتر دەبەسترێت. تەنانەت ئینتەرنێت بۆ گوند و ناوچە دوورە دەستەکانیش دابین دەکات. یاسەری لە لێدوانێکیدا بۆ میدیا عێراقیەکان جەختی لەوە کردەوە کە ئەم گۆڕانکاریە بە واتای بڕینی ئینتەرنێت نییە، وەک هەندێک لایەن بانگەشی بۆ دەکەن، بەڵکو هەوڵێکە بۆ نوێکردنەوەی ژێرخانی پەیوەندیەکان ناوبراو ئاماژەی بەوەشدا کە خزمەتگوزاری ئینتەرنێت لە ڕێگەی فایبەر ئۆپتیکەوە دەیانهێندا باشتر و خێراتر دەبێت با بەراورد لەگەڵ وایفای، هاوکات نرخەکەشی گونجاو دەبێت بۆ بەشداربووان. وەزارەتی پەیوەندیەکان دەستی کردووە با جێبەجێکردنی پلانەکە و لەو ناوچانی کە تۆڕی فایبەر ئۆپتیکیان پێگەیشتووە خزمەتگوزاری وایفای ڕاگیراوە. بەپێی ئەو خشتە و پلانەی دانراوە چاوەڕوان دەکرێت لە ساڵی داهاتوودا سیستمی وایفای بە تەواوەتی کۆتایی پێبێت و فایبەر ئۆپتیک ببێتە ستانداردی سەرەکی بۆ دابینکردنی ئینتەرنێت لە هەموو عێراقدا. شایانی باسە پرۆژەی فایبەر ئۆپتیک لە عێراقدا مێژوویەکی درێژتری هەیە و هەوڵەکان بۆ پەرەپێدانی چەندین ساڵە بەردەوامە. لەم چوارچێوەیەشدا عێراق کار دەکات بۆ ئەوەی ببێتە ڕێڕەوێکی گرنگی گواستنەوەی داتا لە ناوچەکەدا. تەکنۆلۆژیای فایبەر ئۆپتیک توانای گواستنەوەی زانیاری بە خێرایەکی زۆر بەرز و بە کەمترین پچڕان هەیە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی بەکارهێنەران ئەزمونیشی زۆر باشتر و جێگیرتریان هەبێت لە بەکارهێنانی ئینتەرنێتە بۆ کاروباری ڕۆژانە و کاری پیشەیی.